باز لە شێوازی بەخێوکردن و پەروەردەکردنی هەنگەکەین بە شێوازێکی گشتی با بزانین لە کاتی گۆڕانی وەرزەکانە چ ڕێنمایەکی زۆر گرنگ هەیە کە هەنگەوانان پەیڕەوی بکەن هەروەها باسێکیش لە بابەتێکی تر بکەین ئەویش بەرنامەی خۆراکێکی پێدانی زانستی بێ خۆراک پێدانی زانستی بێ بۆ هەنگەکان ئەبێت چۆن بێ لەسەر چ بنەمایەک بێت هەروەها باسێک لە بازاڕی هەنگوینی کوردیش بکەین لە جیهاندا بە چ پێوەرێک بۆ نمونە ڕەنگە زۆر کات بڵین هەنگوینی کوردی یەکێکە لە باشترینەکانی هەنگوین لە سەرانسەری گیانە با بزانین چ پێوەرێک هەیە بۆ ئەم بابەتە ئەمانە کۆمەڵێک بابەتی تر لەسەر هەنگ و هەنگوین گفتوگۆکەین لەگە زۆر بەڕێز دکتۆر خۆشجەوهەر کە بەڕێزیان پسپۆڕن لە بواری هەنگا ئێستا بە خۆشحاڵی لە ستۆدیۆ لەگەڵمانەیە دکتۆر خۆشبیانی و باش زۆر بەخێر بێی زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ کەناڵی کورسات بۆ ئەم بابەتە گرنگە کە بەبیر خەڵک و بەبیر هەنگەوانانی ئێنەوە سوپاسانەکە سپاس بۆ تۆ دەستپێکی گفتوگۆکەمان دکتۆر باس سەرەتا لە شێوازی پەروەردەی هەنگەوە دەست پێ بکەین بۆ نە کەسێک کە بێت ببێ بە هەنگەوان ئەبێت سەرەتا بۆ نمونە چ بابەتێکی زانیاری لەسەر کۆ بکاتەوە کە ئەو کەسە بۆی دوجار پەروەردەیەکی باشی هەنگەکانی بکات و هەنگوینێکی باشی دەستکەوێت بڵێ خۆی هەنگەوانی پیشەیەکی زۆر بیدایەتەن سەرەتا بڵێن هەنگەوانی پیشەیەکی زۆر پیرۆزە اینجا لە کوردستانی خۆشمانە هەر لە دێر زەمانەوە هەنگ یعنی ناوچەکەمان هەر هەنگی لێبووە و هەنگ بەخێو کراوە لەلایەن خەڵکەوە چ بە شێوازی قەدیم کە هەروەکو خی گەورە سوورەتێکی قورئانیشی بەناوی هەنگەوە ینی دابەزانووە کە یەکەم جار هەنگ لە شاخەکانە هەروەکو لە تەفسیری ئاەتەکە هەنگ لە شاخەکانە هەبوو دوای ئەوە هاتوۆتە دارستانەکان لە کلۆرەدارەکانە بەخێوکراوە دوای ئەوە خەڵک دەستی هەبوو لە ماڵیکردنی هەنگا کە بە شێوە کۆنەکە بێت کە لە سەبەتا بوو لە ئەوەی کە چنرا و ئەوانەی سەبەتی قوڕ و ئەم شێوانە و بەو شێوە تازی ئێسش کە هەیە کە لە سنووقی مۆدرنا و کە هەنگەوان یعنی زیاتر ئەتوانێت بەم شێوەیە برە و بە هەنگ بات یان ئینتاج و بەرهەمی زۆر زیاتر بێت بەڵام لەگەڵ ئەوەشا ئەبێ ئێمە بزانین ئەمەش ئەم شێوە تازەیە کۆمەڵێ مەشاکلی هەیە یعنی ئەوە نییە هەر بڵێ ئەمە ئینتاجەکە زۆرە بۆ نمونە جاری وایە هەنگەوان ئەگەر هەنگەوانێکی شارەزانە بێت مهمترین شت ئەوەی نەخۆشیەکانی هەنگ زۆر زۆر مشکلەیە ینی زۆر بە زووی زۆر بە سەریعی بڵاو ئەبێتەوە لە بینی هەنگەڵانێک بۆ هەنگەڵانێکی کە یان ئەم شتە چۆن بڵاو ئەبێتەوە بەهۆی شانەکەیەوە یان جاری وایە هەنگەوانێک نازانێ هەنگێکی بەهۆی نەخۆشیەکەەوە ئەمرێت سنووقێک هەنگی ئەمرێتەوە بە کاملی چییە کات ئەو بەشانەی کە ماوە شانەکە سنووقەکە بێ ئەوەی هیچ زانیاریەکی هەبێ یەک دیسان بەکاری ئەهێنێتەوە باشکاتە هەنگەوان چۆن بزانێ هەنگێکی نەخۆشە لە چاو هەنگانەی ئەی چۆن دیارە ئەزانێ هەنگەکە زەعیفە هەنگەکە لاوازە عرازەکانی دیارە وردە وردە هەنگەکە بەرەو لە ناو چوون ئەچێت ئەمە زیاتر هەنگەوان چۆن هەستی پێەکە ئەگەر لە بە شێوازە تازەکە مۆدرنەکە بەخێویکە هەنگ بەڵام ئەگەر بە شێوازە قەدیمەکە بێکە لە سەبەتایە هیچ پێی نازانێ هەتاوەکو هەنگەکە تەواو لە ناو ئەچێت بەڵام ئینتاجی سنووقەکە یعنی بەرهەمی سنووقەکان زیاترە وەکو لە سەبەتەکە بەڵام سەبەتەکە مجموعەیەش وەکو بڵێ مەزایە عن مجموعەیە سوودی هەیە ئەمیش مجموعەیە سوودیە یەکێک لە سوودەکانی سەبەتە ئەوەیە کاتێک هەنگێک مرد هەنگەوان ناتوانێت ئەمە بەکار بێنێتەوە بۆ هەنگێکی کە بەڵام هی تازەکە شانەکان ئەحتیاجیە چێ بێ ئەوەی تەعقیمی کا بێ ئەوەی بزانێ ئەم نەخۆشیە چەند ترسناکە بۆ هەنگەکانی کا یان لە چ احتیمالە هەنگەوانێک بێت هەنگێکی زۆری هەبوو بێت و مردبێت هەرەی فرۆشێتەوە بە هەنگەوانێکی کە ئەوی ژاتیادیە لەمە هەرزانترە ئەیکڕێبێ ئەوەی بیر لەوە بکاتەوە سەبەبی مردنی ئەم هەنگەی ئەم چییە لەبەرەوە هەنگ بەرەو لە ناوچوون ئەبا ئەمە ئەبێ هەنگەوان زانیاریەکی هەبێت لەسەر ئەوەی ئایا ڕێگەی بەخێوکردنەکەی ئایا ڕێگەی باش تەندروستەکە چییە و چۆن یعنی تعامل و مامەڵە بکات لەگەڵ هەنگا دکتۆر خۆشەمەی کە باست کرد ڕەنگە بۆ هەنگەوان زیاتر گرنگ بێ و بزانێت چۆن مامەڵە لەگەڵ سەبەتەکە و ئەو سنووقانی تازەکان هەیە باست لەوە کروتت لە سنووقە تازەکانە ڕێژەی بەرهەمێنانی هەنگین زیاترە بەڵێ هەر ئەو زیادیە ینی زۆر جار بۆ ئێمەی کە کڕیاری هەنگوین بەڵێ
زۆر جار پرسیاری ئەومان لە دروستە بێ ئەڵێن هەنگوێنی ناساخ یان هەنگوێنێک کە ئەسڵ نییە ئۆرجیناڵ نییە لە بازاڕەکاندا ئەمە نیە زۆری بۆریکی دروست کرد بێ بێگومان خێراتر ناکەن بەڵێنان زیاتر ناکەن بێگومان مەجموعەیەک شت هەیە ئێستا خۆی هەر ئەگەر بچی هەنگوێنیش بکڕیت ئەڵێت هەنگوینێک ئەبێ ئەگەر بە شانەی ئەسلیەوە بێت خۆی دروستی کرد بێ کامل ئەمە سعرەکە فەرقی هەیە ئەگەر هەنگوینێک ئەوێ شانەی سناعیشمان بۆ دەیاناوە بەڵام هەنگوینەکەش ینی شیلەکە هەر ئەسڵە سعرێکی کەی هەیە هەنگوینمان هەیە ئەنی بۆ نمونە ئەمە لە شاخ دوو جۆر هەنگوینمان هەیە هەنگوینی شاخمان هەیە هەنگوینی دەشتیشمان هەیە بەڵێ ئەمە ئەبێتە هۆی زیابوون ئەگەر ئەم سنووقە ئێمە بێت و بین شانەی سناعی بۆ دانین ئیشی هەنگەکەمان ئاسان کردو چونکە هەنگ زۆر لە مەسادرەکان ئەڵێت ئەو جوهدەی سەرفی ئەکا بۆ دەردانی یان دروستکردنی 1 کیلۆ مێو ئەتوانێت هەنێ مەسادر هەیە لە 8 کیلۆ هەنەیە لە 10 کیلۆ 20 کیلۆ هەتا 15 کیلۆ هەتا بڵە 15 کیلۆ 8 کیلۆش بێ یعنی ئەتوانێت 8 کیلۆ هەنگوین دروستکە ئەمە بە تایبەتی ئەگەر زۆر کەس هەیە ڕغبەتی لەسەرەوە نییە هەنگوین بە شانەوە بێ حەزەکە هەر شیلەکەی بێت ئەمە دەلالەت ناکا لەسەر ئەوەی ئەسڵ و عادی هەنگوینەکە ئەسڵ و عادیەکە چەند هۆکارێکی کەی هەیە یەکێک لە هۆکارەکان ئەوەی ئایا هەنگەکە لەکوێ ئێستا یان ئەبێ بە ڕێگەی تاقیگەی پێشکەوتوو هەبێت فەحس کرێ بڵێ ئەم هەنگوینە ئەسڵیانە یان لە ڕێگەی مەزدەڕەکەەوە سەرچاوی هەنگوینەکە لەکوێیە منتیقەکەی لەکوێیە جاری وایە هەنگەوانەکە زۆر بە ڕێگەیەکی علمی زانستی بەخێوی ئەکا بەڵام نزیکە لە ناوچەی دانیشتوان هەنگەکەی ئەم هەنگە خۆ نەبەسراوەتەوە ئەم هەنگاچێت لە نزیکی دانیشتوان بێتێ ئەو خواردانە کووە کاتەوە هێنێ بۆ نمونە شەکرە شیری نییە شەربەتە چوزانم یعنی ئەم شتانە کووە کاتەوە لا ئێرادیەوە عنی بەدەست هەنگەوانەکە نیە خۆی نیاوەتێ لەو کاتێکە دەستی کرۆ بە هەنگوین کۆکرەوە بەڵام شوێنەکەی بە کەڵک نایە نزیکە لە ناوچەی دانیشتوان لەبەرەوە هاتووە شیلەی کۆ کردوێتەوە و هەنگوینەکەت لە 100% ئەسڵ دەرناچێت بەڵام مهمترین شت ئەوەی یەکەم شت لەو کاتە ینی هەنگەوانەکە بە شێوەیەکی زانستی بەخێویکە و دووریش بێ لە ناوچەی دانیشتوان دوور بێ لە ناوچەی دانیشتوانی تر یعنی هەنگەکە نەگاتە ئەو شوێنانی کە شیلەی سناعی کۆکاتەوە بەڵام لە کاتێکی هینی شعانی ضرورە خۆی ئێمە خواردن بین بە هەنگ بە تایبەتی لەو کاتی کە بەچە بەخێو ئەکات بۆ بەخێوکردنی بەچەکانی ئەگەر خواردنی نەبێ بەچە زۆر ناکات چ وەرزێکاوە وەرزی بەهار بیدایەتی بەهار ئەبێ ئێمە هەتاوەکو بە پێی ناوچەکان هەتا ئەو کاتێک کە دەستی کردو بە کۆکردنەوەی شیلە ئێمە خواردنی بینێ خواردنەکەش شیلەی شەکرە پرۆتیناتە ڤیتامیناتە ئەمانە بدرێ بە هەنگەکە تەندروست ئەبێ و پۆپیلشنی ینی جمهوری زۆر ئەبێ ینی عدەدی هەنگەکان زۆر ئەبێ لەکوێ 100,000 هەنگ یان لەکوێ 300-400,000 هەنگ شیلە کۆکاتەوە ینی هەتا عدەدەکان زۆر بێ و قەرەباڵغ بن لە وەرزی کۆکردنەوەی شیلەمان زیاتر بووە ینی سەبەبەکەوە نییە بڵێ خواردنی دراوەتێ زۆر باش دکتۆر خۆش پێمان بڵێ لە کاتی گۆڕانی وەرزەکانە بۆن لە وەرزی هاوینەوە بۆ پاییز لە پاییزەوە بۆ زستان هیچ گۆڕانکاریەک لە شێوازی بەخێوکردن و پەروەردەکردنی هەنگا هەیە کە گرنگ بێت هەنگاوان زانیاری لەسەر کۆبکاتەوە بەڵێ لە گۆڕانکاری لە وەرزەکانە زۆر تەسیری هەیە لەسەر هەنگ بە تایبەتی هەنگ لە وەرزی بەهارە زۆر عدەدی زۆرە بێوەکو باسم کە هەتا وەرزی هاوین و کە بەرەو پاییز ئەڕوائی تر عدەدیان کەم ئەبێتەوە ئەمە لە یعنی تر بڵیت و نەڵێ عدەدی کەم ئەبێتەوە بۆ چونکە ئەو هەنگانەی کە لە بەهارە دەرچوون یعنی ئەو بەچانەی کە لە بەهارە دەرچوون ئەو وەجبەیە ئەمە تقریبەن عمریان کورت ئەبێت چونکە ئیش زۆرەکەن لەبەر ئیش زۆرەکەن ئیتر عنی تەمەنەکان تاوا ئەبێ بەس وەجبەیەک لە پاییزا دەرەچێت ئەم وەجبێ ئەبێ بمێنێتەوە بۆ زستانەکە و هەتا بەهار بمێنێتەوە 3-4 مانگ ئەمانە ئەمێننەوە ئەمانە باشترە بەڵام هەر عدەدیان کەم ئەبێت ینی ئەو عدەتی جمهوری هەنگەکە ینی سنووقەکە قەرەباڵخێکەی نامێنێت وەکو ئەوەی کە لە بەهارا هەیە هەنگەوان چی بکە مەجموعەیە شتی باش هەیە هەنگەوان بیکات یەکێک زۆر لە هەنگەوانان هەیە چیەکەن گەرمیان و کوێستان بە هەنگەکانەکەن بۆ نمونە لە پاییزە یەن یەکسەر ئێستا بۆ ناوچەی خۆمان سار دەکات ئیتر ئەیبن بۆ شوێنە گەرمیانەکان ئەیبن بۆ ناوچەی گەرمیان بەڵام ئێمە هینی ئەوە ناکەین ڕێنمایی هەنگەوان ناکەین بۆ ئەمە لەوە چێ قازانجی هەبێ بۆ هەنگەوانەکە لەبەرەوەی
دیسە ئەم هەنگە هەر بەردەوامە بێ لە ئیشکردن بەڵام مجموعەیە شتی خراپتری هەیە بۆ نمونە نەخۆشی زوو بڵاو ئەبێتەوە لە ناوچەکانە یعنی ها ئەمیش سوودیشی هەیە و زیانیشی هەیە بەڵام ئەگەر هەنگێ هەر ثابت کرابێ باشتر وایە هەنگەوان وەکو بڵێ وەجبێ علاجی طبیعی بۆ دانێ وەکو نەباتاتی طبی زۆر لە هینەکان هەیە وەکو بۆ وقایە بۆ پاراستن نەک بۆ چارەسەرکردن پێش ئەوەی هەنگەکە تووشی مەجموعەیە ئافات و نەخۆشی هەیە لەوانە باڵەکردە هەیە لەوانە نەخۆشی نۆزیما هەیە ئەم نەخۆشیانە بە تایبەتی لە پاییزا ئیتر کە بە پاییز و زستانەکە زۆر ئەبێم نەخۆشیانە پێش ئەوە هەنگەوان چارەسەری بکە هەروە خواردنی باشی بۆ دانێت شوێنەکەی شوێنی باش بێت و ئیتر شتێکی تری وای ناوێ ینی ئەگەر بە شێوەیەکی ینی تۆزێک هەنگەوان شارەزایی هەبێت وابزانم ینی شتێکی زۆر قورس نییە ینی زۆر ئاسانە بەڵام ئەگەر یەکێک هەنگەوانێک بیدایی بێت احتیمالە ساڵی یەکەم و دوو و ئەمانە مەشاکلی بۆ دروست بێ بەڵام کە بەردەوام بوو هەر کەسێکی هەنگی ژوایە هەر کەسێک یەک ینی فترێک لەگەڵ هەنگا هەڵسوکەوتی کرد و هەنگی بەخێو کرد دوایەوە ناتوانێت زۆر بە زەحمە دەتوانێت دەستبەرداری هەنگ بێت یعنی ئەها وەکو بڵێ ئیتر لەگەڵ یا بەخویەک بڵێ ینی وەکو هیوایەتە زۆر کەسێ من ئەزانم لاچێ زۆر زەرریشی تیاکە بەڵام ئەڵێ من هیوایەتمە ینی حەزەکەم بەردەوامی لەگەڵ هەنگا بم و هەنگم هەبێت خۆش ئەگەڕم و لای ئەو بابەتی کە باست کردوتت پێدانی شەکر بە مێشهنگ کارێکی ئاساییە بەڵام چ کاتێک نائاساییە یعنی مە پرسیاری زۆر خەڵکە ئەڵەن گوایە ئەم هەنگوینە بۆیە وایە هەنگەوانەکەم شەکریاوەتێ ئەمە بابەتێکە هەموو کاتێک دەتوانێت شەکری باتێ یعنی هەنگەوان هەیە یعنی خۆ پەنجەکانی دەستوەکو یەک دێ خۆ وازانین شەکر با بۆی کە هەنگینێکی فەیک بێ بەرەم بێنێ شتی وا هەیە یان ڕاستە فەرمووی واللهی ئەزای چۆنە وەکو مەسلەی ئەمە یەکەم شت ئەگەڕێتەوە بۆ ویژدانی هەنگەوانەکە اینجا ئەگەر من وەکو وتیشم پێدانی خۆراک بە هەنگ بە شێوەیەکی زانستی و لە کاتی گونجاوە شتێکی زۆر زۆر باشە لەبەرەوەی جمهوری هەنگەکە زیاکەی ئەمەشکەی لەو کاتانەیە کە ئەخیری زستانە و سەرەتای بەهار خواردنی نەماوە خۆی ئیتر وردە وردە دەست ئەکاتەوە بە چالاکی اینجا ئاز ئەدرێ بە شاژنەکە بە مەلیکەکە یان کوینەکە کاتێکە خواردنی هەستی کرد خواردن هەیە گەرا زیاتر گەرا ڕێژیەکە بەڵام کاتێکە هەستی کرد خواردن نییە ئەویش لە گەرادانان ئەوەستێ بەڵام ئەمە یەکێک یان لە سوودەکانی ئەوەی کە خواردنی بیتێ لە وەختی ئەڵەم لە وەختی مناسبە و بە شێوەیەکی زانستی ئەو کاتەیە کە تۆ شاژنەکە ئەزانی کە دەستکا بە گەرادانان بۆ ئەوی جمهوری ناو هەنگەکە زیاکە ینی جمهوری ناو خانەکە زیاکات ئەمە بە شێوەیەکی ڕێکوپێک ئەگەر شەکراوی بدرێتێ پرۆتیناتی بدرێتێ ڤیتامیناتی لەگەڵا بدرێتێ ئەمە هەنگێکی تەندروست و هەنگێک جمهورێکی باشمان بۆ بەرهەم ئەهێنێ ئەنی دروست ئەبێت و لەو کاتێ هەنگەوانی شارەزا ئەزانێت چۆن و چ کاتێک دەستی کردۆ بە کۆکردنەوەی هەنگوین بەس لەو کاتێک کە شانەکەی بەرز کردەوە و زانی دەستی کردۆ بە کۆکردنەوەی هەنگوین ئیتر لە ناوچەکانە فەرقی هەیە کەی ئەمە ئەم کۆکردنەوەی هەنگوینە دەست پێەکە لە ناوچەی خۆمان لە گەرمتر لە سارتر فەرق ئەکا هەر کە زانی دەستی کردو بە کۆکردنەوەی هەنگوین یەکسەر بۆستێ لە خواردن پێدانی تا بۆی ئەو هەنگوینەی کوی ئەکاتەوە هەنگوینێکی ساق بێت بەڵام ئەمەش وەکوتم ئەکەوێتەوە سەر ویژدانی هەنگەوانەکە لاچە هەنگەوانیش هەبێت و هەنگەوانی زۆر باشمان هەیە زۆر بە شێوەیەکی تەندروستی شانگ بەخێوەکەن ینی من ئەوانە باس ئەەکەم و ئەشزانم لە نزیکەوە کە هەنگوینێکی زۆر زۆر جوان و زۆر باشیشیان هەیە بەڵام وەکو تۆش بڵێ ئەوەش هەیە لاچە هەنگەوانی شەبێ گوێنایەتێ بڵێ لەو کاتش کە دەستەکە بە سیفکردنی هەنگوینەکە هەنگەکە هەر بەردەوامە لە خۆراک پێدانی بۆی ئەڵێ بڕێکی زیاترم هەنگوین بۆ کۆکاتەوە بەڵام ئەگەر تۆ بە شێوەیەکی زانستی و لە بیدایەتە خواردنیابێتێ و جمهورە زیای کرد بێت باشترە هەنگەکە بکەونە ئیش تەمەڵ نەبن هەر خواردنیان بۆ دانەی خۆی هەنگەکەش تەمەڵ ئەبێت ئەگەر هەر خواردنی بکەی بە قورگاوەکو مەسلحەی لێ ئەویش ناچێت ئیش بکات و ئەمە حازرە هەیە یەکسەر ئەوە بۆ سەیڤەکە بەڵام بیخەیتە ئیش باشترە و بەڵام پێشتر ئەبێت کوتم هەنگێکی چالاک خۆش باسی لەو کرد لە هەنێک کاتە پێشوی کانوینەکە کۆ بکاتەوە ئاسایی ئەو کاتانە بۆ لە پێشتر شەکراوە کۆمەڵێک خواردن هەیە کە بیدرێتێ بەڵام ئێمە هاوڵاتی لە کاتێکا کە
سەردانی بازاڕەکانەکەین بۆ ئەوەی کە هەنگوینێکی ساغمان دەستکەوێت بۆ نمونە ئەگەر کەسەکە ئەوەی کە پێمانە فرۆشە بڵێ ئەمە شەکری خواردو یاخود کەسێک شارەزایی هەبێ بڵێ ئەم هەنگوینە لە هەنگوینێکی ئەسڵ ناچێ هەنگوینێکی ساغنێ لەبەروی شەکری پێدراوە ئێمە چۆن بتوانین ئەم هەنگوینانە جیاکەینەوە ئێمە توانین جیاکەینەوە یاخود نەخێر بەس تاقیگەکانە توانێت بە زەو کەسانی کە شارەزان ئەوان ئەتوانن زانیاری لەسەر وڵی لاچی خۆشتان بینی بێتان زۆر طریقە هەیە ئەڵێن ئەمە ئەو ینی ئەم ڕێگایەن ڕێگای سووتانە و ڕێگای نازان بێ بەدەزوو لەو وڵی شەکراوی شیلەی وا بۆ هێنم کە ئاوای لەکەی دەزۆکەی بە هیچ شێوێ ناپچڕێ ئەمە شیلە شار شیلەی شەکریشە ئەمانە هیچی هەمووی دوورە لە ڕاستیەوە لەو ئاچێ بەعزە شتێکیان هەبێ بەڵام ئەوەی کەوەکو بوتم مهم بێ و بزانی دوو شتەیان تاقیگەی پێشکەوتو هەتا ئێسەنیمانە بەڵام خۆشببختانە مەجموعە ستاف هەیە ئێسەی شەڵا لە بواری ئەوەیە کە تاقیگەیەکی باشدانێن و دوو هەم مەسدەرەکە سەرچاوەکە بزانیم هیچێە و لەکوێیە هەنگەکەی و چۆن بەخێویەکە ئێمە ئێستا من زۆر کەس پێم ئەڵێ هەنگوینێکی باش لەکوێ هەیە هەنگوینێکی وە بۆ نمونە زۆر کەسێ اینجا خەڵکی خۆشمان کوردستان بەعام لاچە بڵم لە ساهشتی هەنگوین خۆر نەبێت بەڵام بۆ هەنێ حاڵەتی نەخۆشی و ئەمانە لاچە بەکاری بێن یەکێک لەو نەخۆشیانە نەخۆشی کەنسەرە نەخۆشی هەیە شەکرەی هەیە عنی ئەگەر ئەوەی شەکرەشی هەیە بە شێوەیەکی زانستی هەنگوینێکی ئەسڵ بخوات تەسیری لێ ناکە لە جیاتیەوەی جێگرەوەی عنی شەکرەکانی تر بێت هەنگوین بخوا لەبەرەوە ئێمە منیش کە کاتێک یەکێک پێمەڵێ من ناتوانم بڵم بچۆ لە بازار بیکرا ئەمە وەکو بڵێ مەسئولیەتێکیشە بۆ جیاوازێک لە ڕەنگەکەیان نابێ بۆ نمونە هەنگێک لە کاتی هەنگویندانانەکە شەکری خوارد بێ لەگەڵ هەنگێک کە پێش هەنگویندانانەکە شەکرەکەی درابێتێ بۆ نە هیچ شتێک لە ڕنگ و ڕووی ئەو هەنگوینە وڵی نەبەخوا ئەوە هیچ شتێک تەسیری نییە لەسەر ئەوە چکە هەنگوینیش ڕەنگی هەنگوینەکەش ئەگەڕێتەوە بۆ چەند شتێک یەکەم ئەوەی سەرچاوی گوڵەکان جاری ئەگەر بە شانەوە بێ ها جاری ئاڵەن شانەی ڕەش زۆر خۆشە و هەنگوینەکەی وایە ئەم شانە ڕەشش شەر نییە عنی نەباتەکە بێ چکە جاریە شانەکە کۆن بووە کە کۆنە بێت چەند وەجبێ چەند کاتێ چەند جارە بەکاریەتەوە ئەم شانەیە شانەکە بە مروری زەمن تۆخ ئەبێتەوە ینی ئەمانە تەسیری نییە بۆنیش بەڵە بۆنەکە هەندێک بۆنی یەکسەر زانی بۆچی ئەمە بۆنی چییە ئەگەر هەنگوینێک بە تایبەتی هەنگوینی منطقی شاخاوەکان بێ لە نەباتە پزیشکەکان شیلەی کۆکردێتایە و نەباتە توبیانە کە خۆی هەر خۆی دەرمانە هەمووی پڕە لە زیوتی تەیار و ئەمانە بوونی زیوتی ئەو نەباتانەیە کە ئەم کۆی کردوێتەوە ئەمە شتێکی زۆر مهمە ئەگەر بۆنەکەی هەبێ بەس جاری وایە ئەوەش ئەکرێ بە سناعی و بۆنی تێکرێ و یعنی هەر هەستی پێناکێ بەڵام ئەگەر هەنگوینێکی ئەسڵ بێ بەڵێ هەر جاری وە هەر سەرقەباغی هەنگوینەکە و لابر بۆن و بەرامەکەی بۆ دیێت و ئەزانی جا لەگەڵەوە تێستیشی بکێگەر یەکێکی زۆر شارەزا بێ بە تێستەکە شازانێ عنی کە زۆر هەنگوین خۆر بێ و هەنگوین ناز بێت بە تەکید ئەوەش ئەزان باشە هەنگوینی کوردی لە بازاڕەکانی جیهانە لە چه ئاسێکدا ینی ئێمە هەنگوینە نێردین هەناردی وڵاتانی تریەکەین بڵێ وەکوتم لە کوردستانە ینی ئەوەی نسبەتەوەی کە خەڵک هەنگوین خۆر بێ زۆر کەمە سەبەبەکەشی لاچە بۆ زۆر شت گەڕێت یەکێک لەوانەی سعرەکەی زۆر گرانە لاچە هەموو کەس نەتوانێت هەنگوین بخوات سەبەبێکی ئەچێت جێگرەوەکانی کە ئەم هەنگوینە سناعیانەی کە یەت زۆر هەرزانە ئێرانیە نازانمی کوێ شوشەیەکی بە 1000 دینارە 3000 ئەمانە ئەمە خوات ناچێت کیلوێ بکڕە بە 600,000 لاچێ ئەوی بۆ نەکردرێ بەڵام هەنگوینی کوردستان یعنی یەکێکە لەو هەنگوینانەی کە لە چەنەها کۆنگرەی وڵاتانی عەرەب کۆنگرەی جیهانی چەنەها جار هەنگوینی کوردستانی خۆمان ئاستی یەکەم بووە ئەمەش دەلالەتە لەسەر ئەوەی کە باشترین هەنگوین لەکوێ لە کوردستان هەیە ئەمەش یەکەم هیچ یعنی ئازایەتی هەنگاوانەکانیش هەیە دەستیان خۆش بێ دووەمیش سروشتی ناوچەکەی خۆمانەوەیە بە تایبەتی ناوچە شاخاویەکان هەنگوینێکی زۆر نایابی هەیە ئەو هەنگوینێکە لەوێ هەیە لە کەم شوێن هەیە بەڵێەکان چۆن هەڵسەنگاندنی بۆ کراوەیانی هەڵسەنگان زۆرێک لە هاوسۆزی خۆمانیە بۆ بەرهەمی خۆمانە یان بەڕاستی لە تاقیگە و مختەبەرە جیهانیەکان لانا بە تاقیگە ینی ئەمە تێستی بۆ کراوە ینی ئەشتێکی هین نییە هەر لە گۆترە نەبووە لەو
لەو تاقیکردنەوانە دەرچوو کە یەکەم بووە ینی ئەمە شتێکی دەسەڵاتی کەس نییە ناڵم لاچێت دەستی هەنگاوانەکانیش خۆش بە و دووەمیش سروشی ناوچەکەمانەوەی کردووە بەڵێ ساڵانش زۆریش هەنگوین ئەنێردرێتە دەرەوە و لە زۆر وڵاتان هەیە نسبەتێکی زۆر هەنگوین خۆرن یعنی هەنگوین بەکار ئێنن ئەوانەی کە داوایەکەن زۆر لە وڵاتە عەرەبیەکان ئەوەی من ئاگادار بم سعودیە قەتەرە یەمەنە ئەمانە زۆر داوای ئەکەن و هەنگوینی کوردستانیش بە ئەتمان ئەنێردرێتە دەرەوە و ساڵانە لەواچە بڵێم 700 تەن 900 تەن هەنگوین هەیە لە کوردستانە الحەمدولیلا و داواش ئەەکەم ئەگەر حکوومەتیش لایانی پەیوەندیدار ئیحتیمام زیاتر بەم بوارە بات بوارێکی زۆر باشە و زۆر ئاسانیشە عنی ئەگەر مەجموعەیەک لە ئەوانەی کە دەرچووی کۆلێژی کوشت و کاڵن وەکو بڵێ دەستیان بگیرێ و بخرێنە سەر پرۆژەی گەورەی هەنگ دابنرێت ئەمە لەبەروی ناوچەکەشمان ناوچێکی باشە عنی شتێکی زۆر باشە و وەکو بڵێ هەلی کارە بۆ ئەوانیش و ئیشێکی ئاسانیشە و وەختێکی کەمیش ئەبات یعنی ئیشێکی زۆر باشە و زۆر مهمیشە لەبەروی ناوچەکەمان الحەمدولیلا عنی و دەوڵەمەنە بوو ینی بۆ نیعممەتە جوانە بۆ نەباتە جوانانە ئیتر بەس تۆزە ئێستا گۆڕانکاری کەش و هالا چۆن تەسیری لەسەر کشت و کاڵ بەعام کردو تەسیری لەسەر هەنگیش هەیە ویتر ئیشەڵا ئومێدەوارین پشت بەخوای گەورە ئیشەڵا کەش و هاکەشمان بۆ باشتر بێتەوە و بگەڕێتەوە و جارانی لێبێ و ئینشاءڵڵا دەستەکانە خۆش جوهر سپۆڕی بواری هەنگ زۆر سپاس بۆ زانێرەکانت خۆش بەماندوو نەبێ سپاس بۆ ئێوەش و دەستی ئێوە خۆش بێ سپاسانەکەم بژین خێربێ بگومان هەنگ ئەوەندا هەنگینەوە نەخۆشە باسکردنەکەی خۆشە ئەوە باسی تامەکە ئەگەر هەنگوینێکی کوردی ساغیش بێوانی ئەویان زۆر لە تامە خۆشەکەشی گرنگتر ئەوەیە کە سوودێکی زۆر باشی هەیە بۆ تەندروستی قەیماخیش بێت و لەگەڵ هەر بەجددی دکتۆر خۆشهنگین لەگەڵ چی ئاخورۆ لای باوەش لەگەڵ چی ئاخورێ وەڵا لەگەڵ زۆر شتا ئاخورێ لەگەڵ زۆر ئەوەی کە باوە ئەڵەن لەگەڵ قەیماغ غابی خۆی بەڵام قەیماغ من ئەوەی خۆم وەکو شخصیەن ینی وەکو هەنگوین خۆرێک و هەنگوین ناسێ حەزم لە قەیماغ نییە بە حکمیەوەی زۆر چەورە بەڵام حەزم دایمەن لێتی لەگەڵ بە توێ ماستەوە توێژی ماست بە تایبەتی لەگەڵ وڵی من ئەوەی کە من حەزم لێتی ها توێژی ماستێکی ساردی فێنک توێژەکەی لەگەڵ هەنگوینەکە و بە سەمونێکی گەرم و چایەکی تاڵەوە ئەوە زۆر ینی تامێکی زۆر عجیبی هەیە باس ناکرێت تاقیکەنەوە هیوادارم تاقیکاتەوە سفرخوانی هەموو ماڵێکدا ئینشاءڵڵا دەست خۆش بێ دووبارە ماندوو نەبین